ئەچما لای یەکێک لەو بابەتە هەرە گرنگانی کە بەشێک لە هونەرمەندانی شێوەکار گرنگی پێن ئەویش بابەتی سیمپۆزیۆمە واتە وێنەکێشانە لە نێو سروشت و لەو کاتە شایە کە ئیتر دواتر کارەکان نمایش ئەکرێنەوە و بە خۆشحاڵیەوە شاری سلێمانی پڕێتی لە جوانی و هەروە ئەو هونەرمەندانەی کە ئەتوانن چالاکی دەم شێوەیە بەڕێوە بن و دواتر کارەکانیشیان نمایش بکەنەوە بە خۆشحاڵیەوە کۆمەڵێک لە هونەرمەندانی شێوەکار لە شاری سلێمانی سیمپۆزیۆمەکان بەڕێوەبرد دواتر لە یەکێک لە شوێنە هەرە جوان و دیارەکانی شار کە ئەویش باخی گشتیە کارەکانی خۆیان نمایش کرد. ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت CDO بە ئامادەبوونی هونەرمەندان و چەند کەسایەتیەک پێشانگایەکی تایبەتی لەژێر ناونیشانی سیمپۆزیۆمی ژینگە بۆ 16 هونەرمەندی کوردستان کردەوە کە لەو پێشانگایەدا تابلۆی هونەرمەندان کە تایبەت بوون بە سروشت و ژینگە ئەو پێشانگای هاوکاتیش بوو لەگەڵ ڕۆژی ژینگەی کوردستان لەو پێشانگایان نمایش کرابوون لە نێوباخی گشتی شاری سلێمانی. دیارم ڕۆژ 16 ڕۆژی ژینگەی کوردستانە کۆمەڵێک هونەرمەند کە 16 هونەرمەند لێرە کۆبووینەتەوە بە سەرپەرشتی ڕێکخراوی CDO کە سمپۆزیۆمێکی شێوەکاری لە ژینگەیەکی باخی گشتیە وێنە پێشین و دیارە ئەمە خۆی بۆ خۆی ئەهەمیێت و گرنگی کێجگار خۆی هەیە کە ئێمە بتوانین چۆن لە ڕێگەی هونەرەوە ئەو پەیامە بگەێنین بە خەڵکەوە چەند ژینگەی خۆش بێ و ژینگە کە چەند پێویستیەکی بەردەوامی هەیە بۆ سەرژیانی تاک و ئەوەشم لەبیر نەچێ ئەمەوێت لێرەشەوە دوێنێش کە 15 بوو ڕۆژی جیهانی شێوەکاری پیرۆزبایی کەم لەسەر هونەرمەندانی هاوڕێم هیوادارم ئەم سەمپۆزیۆمانە کە لە سەبارەت بە ژینگە سەبارەت بە مرۆڤایەتی سەبارەت بە خزمەتکردن بە خۆشەویستی بە هەموو ئەو بوارانی ترکە لە ژیاندایە هونەر شوێنی هەبێت دیارە ئەمە گرنگی هونەرە هونەر من چەند جارێکم کۆ نابێتەوەیکەوە کۆمەڵی تابلۆ هەبێ و خەزم کرابێ بەڵکو پێویستە ئێمە ڕەنگ و تابلۆ و ئایدیاکانمان بینە و خەڵک ئاشناکەین بە بۆ چوونی ئێمە کاتی ئەوەی ئیتر هونەر جۆرێک لە شۆڕشێکی معریفی شۆڕشێکی جوانی شۆڕشێکی ژینگەی بکا و ئاراستەیەک بێ بۆ شارکردنەوە. ڕێکخراوی CDO لە ڕۆژی ژینگە پاراستنا هەستاوە بەکردنەوەی ئەم پێشانگایە بەڕێز مامۆستا حەمە فەتاح توانێت ئەم هونەرمەندە شێوەکارانە کۆکاتەوە و بۆ ئەم ڕۆژە هەر کەسە بە تابلۆ دوو تابلۆ ئیشی خۆی بە ئەنجام بگەینێ و کە دەلالە جوانی سروشت و ئەمانە بکە خۆتان نەزانن کوردستان با حاڵەتەکان و جوانە ئەمەش نامەیەکە بۆ ئەو کەسانی کەوە ئەبێ پاراستنی ژینگە بکەین ئێمە لە هەموو بوارەکانە چونکە شارەکەمان خۆی جوانە هەمووی سەوز دەکاتەوانێ بۆ ئەوەی کوا بە سەوزی بمێنێت و بە جوانی بمێنێتەوە هونەرمەندان ڕۆڵی سەرەکی بینن بۆ جوانکردنی ئەم شارە بۆ خەڵکانەی ژاڵینکەوە شارەکەمان خۆی جوانە ئەبێ جوانتری بکەین نەک ناشرینی بکەین سوپاسی وەشەکەم کە ئەرکەتان کێشاوە هاتوون ئێمەتان بەسەر کردوێتەوە ئومێدوارن ئەم ڕۆژە هەر ئیمڕۆ نەبێ و ئێمە ژینگە پارێزین هەموو ڕۆژەکانی کە هەوڵ بین ژینگە شارەکەمان پارێزین چونکە شارەکەمان زۆر جوانە بۆ پاراستنی ئەرچی هەمومانە.